ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براين وخشكاني بريس الله يقاي پروردگارتان نبت. لدرسي رابردوها لبابتي أحكام كاني حملة قشتي نسر بابتي نسب. وطبعا لموضوعي نسبة علماء إجماع يعني هي لسرويك هیچ نسبێک لە دەرەوەی پەیوەندیەکی هاوسەرگیری شەرعی ئیثبات نابێ. بۆ چکەوتمان نەسەب یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار. ئەم نیعمەتانەش ڕێگەی ئیکتیسابیان خوا هەرچی نیعمەتی داناوە ڕێگەی وەرگرتنی نیعمەتەکان تەنهێرە بریتێ لە حەڵاڵەکان بە حەرام ئیکتیساب نابێ. ڕەئی زانایانمان لەسەر ئەم بابەتە نەقڵ کرد بە ئیجماع. ئەمڕۆ دێنە سەر وردەکاریەکان مەرجەکانی ئیثباتی نەسەب. یعنی ئێمە ئەگەر هەر ژن و مێردێک پرۆسی هاوسەرگیریان کرد دواتر مناڵێکیان بوو ئیتر مناڵی شەرعی ئەو پرۆسەیە یا ئەبێ کۆمەڵێک مەرج هەبێ لە مناڵەکەیە بۆ ئەوەی ئێمە پێی بڵێن مناڵی باوکێکی شەرعی. طبعاً عادەتەن نەسەبیش ئەدرێتە پاڵکێ نەسەب کێشەکەی لەگەڵ باوکایە، چونکە نەسەبی هەر ئینسانێک دواتر ئەمە تەفسیلترێکی پێ ئەدەین لە دایکی بە ویلادەت ثابتە، یعنی لە کێ بووە ئەوە هی ئەوە واضحە. بەڵام ئیشکالەکە ئەوەیە کێ باوکێتی لە مەسەلەی باوکایەتیە ئێمە گرفتمان بۆ دروستە بێ. بۆیە 5 خاڵ هەیە، ئەم 5 خاڵە پیانەوتێ مەرجەکانی ئیثباتی نەسەب. ئەگەر ژنێک هاوسەرگیری لەگەڵ پیاوێکە هەبێ مناڵێکیان هەبێ بە 5 مەرج ئەم مناڵە ئەبێ بە مناڵی ئەم دایک و باوکە. مەرجی یەکەم بوونی پەیوەندیەکی هاوسەرگیری شەرعیە. ئەبێ ژن و مێردێک بە عەلاقەیەکی زەوجی مناڵیان هەبێ ئەوجا ئەو مناڵە پێوتێ مناڵی باوک و دایکێک. لە دەروەی عەلاقەی زەوجی مناڵ نابێ پێ مناڵێکی شەرعی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو حەدیثەیە کە دەرسی ڕابردووش ئاماژەمان پێکرد کە فەرمێ الولد للفراش، لێرە تەقدیری حەذفی مضافێک هەیە، یعنی الولد لصاحب الفراش. وەکو چۆن خوای پەروەردگار لە قورئانەکە فەرمێ واسأل العير التي أقبلنا، يعني واسأل أصحاب العير التي أقبلنا فيها. ليرش الولد للفراش يعني الولد لصاحب الفراش. الولد لصاحب الفراش ئافرەت کە زەوانجی کرد لە مەفهومە لە زمانی عەرەبیە پێی وتراوە فراش، يعني فراش بە اعتیباری ئەوەی کە ئەمە هاوسەری کەسێکە و لەگەڵ کەسێکە زەواجی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم حەدیثەوە ئەفەرمێ سەبەبی ورودی حەدیثەکە چییە؟ ئەم حەدیثە لەکوێوە هاتووە؟ ئەم حەدیثە عوتبەی کوڕی ئەبی وەقاص برای سەعدی کوڕی ئەبی وەقاصە. عوتبەی کوڕی ئەبی وەقاص ئەو بێدینە بوو کە لە مەعرەکەی لە شەڕی ئوحودا ڕومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زامار کرد. ئەم عوتبەی کوڕی ئەبی وەقاصە کە برای سەعدی کوڕی ئەبی وەقاصە وەسیەت بۆ سەعدەکە ئەڵێ ئافرەتێک هەبووە کەنیزەک بووە، کەنیزەکی زەمعە بووە، کەسێکە بووە ناوی زەمعە. زەمعە کێیە؟ زەمعە خەزوری پێغەمبەرە صلی الله عليه وسلم، باوکی سەودەیە، خاتوو سەودەی خێزانی پێغەمبەر، دایکی ئیمانداران. عوتبەی کوڕی ئەبی وەقاص دیارە کاتی خۆی خراپەی لەگەڵ ئەم کەنیزەکەی زەمعەیە کردووە. بە سەعدی برای ئەڵێ ئەگەر من شتەیەکم لێ هات ئەو کوڕەی کەنیزەکەکەی زەمعە کوڕی منە، برازاتە، بیبە بۆ لای خۆت بەخێویکە. ئەنە ئیبنە وەلیدەتە زەمعەتە منی، ئەڵێ کوڕی منە. سەعدی کوڕی ئەبی وەقاص ئەم وەسیەتە لە مێشکی خۆیان هەڵەگرێ هەتا فەتحی مەککە. کە فەتحی مەککە ئەکرێ دیارە مناڵەکە گەورە بووە، سەعدی کوڕی ئەبی وەقاص داوایە کاتەوە ئەڵێ ئیبن ئەخی عەهیدە ئیلەیە فیه، ئەڵێ برازامە، براکەم وتێتی بیبەرە لای خۆت، برازاکەم ئەوێتەوە. کە ئەم داوای برازاکە یەکاتەوە عەبدی کوڕی زەمعە کە ژمبرای پێغەمبەرە صلی الله عليه وسلم و یەکێکە لە ساداتی سەحابە ئەڵێ ئیبن وەلیدەتە ئەبی، ئەڵێ کاکە ئەمە برای باوکی منە، ئەمە هی کەنیزەکەکەی باوکی منە، چۆن برازای تۆ داوایەکەیتەوە؟ ئەبێ بە کێشەیان ئەچتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم.
بابتكي بو شرح كان عتبة على أي بيغمبري صلى الله عليه وسلم على هذا ابن أخي عهد إلي فيه على أما برازامة كاتي خوي بي قتون ببرا لا يخوت عبدي كوري زمعي جلي على نخير أي بيغمبري صلى الله عليه وسلم أما كوري كان زكاكي باوكي منا بي قتون كاتي خوي كبراي من به بيغمبري صلى الله عليه وسلم أم حديثة أفرمي الولد للفراش حسمي خلافك أكا أفرمي منالك هي كي هي أو كسي كخاوني كنيزك كي خاونيتي زمعة خاونيتي لبرو أيداته بعبد كوري زمعة بلام منالك أو اندل عتبي كوري أبي وقاصة شيء يعني منالك بمصهر كسيديك ريك كوري عتبي كوري زمعنية بس سببك شيء كبيغمبري صلى الله عليه وسلم أيداته با عبدي كوري زمعة لبر أويا كنيزك كملكي ملكي أو بو أيداته بخاونكي خوي أو جاء بيغمبري فرمي صلى الله عليه وسلم الولد للفراش أفرمي نسبي منال بو أو كسا أقريته كخاون داريتي هي وللعاهر الحجر كسي داوين بيس كسي خرابكار له الحجر يعني لا شيء له من النسب يعني نسبي نية برديق أو هندي علماء جلين وللعاهر الحجر يعني وللعاهر عقوبة الرجم بالحجر يعني كسي داوين بيس نقمنالي بي أبي رجمي كي أبي عقوبي بي دعي بيغمري صلى الله عليه وسلم كأمليك شون أبيني لبيني أمنا الله لقل عتبي كوري أبي وقاصة بس سودي خيزاني الله بي أفرمي طبعا مفروض براي كي بي مفروض براي خاتو سودا بي بيغمري صلى الله عليه وسلم بي أفرمي احتجبي منه يا سودة أفرمي أمنا الله تعاملي براي شرعي لقلنكي بانت بيني بحجاب احتجبي منه حجاب بك من الله كأدبينه بو قالين لما رأى من شبابه بعتبة أو أنا لعتبة أشو بلام سر رأي أو كزول لعتبة شو بيغمري صلى الله عليه وسلم نيدا بسعدي كري أبي وقاص كوات أم حديثة واضحة بوي كنسب أدريتا بال خاوني بروس هاو سرقيدك كهاو سري آفرتك يكي كلو حديثاني كعلماء استدلالي بيكن لمسألة إثبات نسب برزان أويا كبيغمبري صلى الله عليه وسلم لحديث إجكاء أفرمي من ادعى ولدا من أمة لا يملكها هركس ادعاء نسبي من الله بكى لكنيزكك طبعا أو كاتسيستمي كويلايتي وكنيزك حبوة بيغمبري صلى الله عليه وسلم باسي أحكام مكانك أفرمي هركسك ادعاء نسبي آفرتك من الله كنيزكك بكى كهي أو به أفرمي لا يملكها بشرط ملكي أو نبي أو من حرة عاهر بها يا ادعاء نسبي منالك بك لآفرتك آزاد بآفرتك بلام أم داوين بيسي لقل كرد بيت شوية لاي أفرمي فإنه لا يلحق به أفرمي أو منال نسبي بو أو ناقرته ولا يرثه وهو ولد زنا أفرمي ميراتش ليك نابا وأو منال بمنال زنا حسيبك له حديثك لا صحيح السنن أبو داود هاتوا لحديث إجكاب يغمري صلى الله عليه وسلم أفرمي لا مساعاة في الإسلام لا مساعاة في الإسلام يعني نسبي منالك أجر لبروسي هاو سرقيريكي شرعية دروس نبو به ناشطو بو خاونكي الإسلام أم سيستم بطالة من ساعة في الجاهلية هركسي خرابي كردبه لسردمي نفاميها أفرمي فقد ألحقته بعصبته نسبي لجاهلية أتشتو بالخوي بلام لإسلام ومن ادعى ولده من غير رشدة هركسي ادعاء نسبي منالي بك من غير رشدة يعني من خير علاقة زوجية شرعية صحيحة ببي أوي بيونديك شرعي دامزراو دروسها بين بيننا بيغمري صلى الله عليه وسلم فلا يرث ولا يورث ميراث لا يكتر نابد أمدوانا أم حديثانا صحيحا صريحا لسر أويك عقد زواجي صحيح نسبتها ثابتة به لغير عقد زواجي صحيح نسبتها ثابت نابت باش أي أجر زواجك ما هبو فاسد بو إما لغيني زواجي صحيح طبعا لزواجي صحيحة إجماعا علماء قناعتي يعني هي بويك نسب لزواجي صحيحة إثباتا لغيني زواجي صحيح عندك جار تو زواجت هي بلام زواجك صحيح نية كي زواج صحيح نابه بلام باطل نبه زواجي فاسد مان هي كي زواج فاسد به بنمونا أجر هاتو خلاف هبو لبيني فقهايا لسر أوي أم زواجه صحيحة يا صحيح نية بنمونا للاي أحناف
ئافرەتێک کە تەمەنی لە 180 ساڵەوە بێ بۆی هەیە بەبێ پرسی وەلی ئەمرەکەی شوو بکە. لە لای ئێمەی شافعیەکان ئەم عەقدی زەواجە باتیلە، وەلی ڕوکنێکە لە ئەرکانی عەقدی زەواج. ئەگەر ئافرەتێک بە مەزەبی ئەحناف چووشووی کرد، ئەم زەواجە کە لای ئێمە باتیلە و لای ئەحناف صحیحە بە زەواجێکی فاسید لە قەڵەمە دێ. ئایا ئەلێرە نەسەب ئیثباتە بێ؟ علەما ئەفەرمون بەڵێ لە زەواجی فاسیدا نەسەب ئیثباتە بێ. طبعا جمهوری فقها ڕەئیان وایە. یا بۆ نمونە زەواج بەبێ شایەت لای ئێمە زەواجەکە صحیح نییە، لای مالیکیەکان صحیحە. ئەگەر زەواجێک بەبێ شایەت کرا حکمی زەواجی فاسید وەرەگرێ بۆ چکە علەما خلافیان هەیە لەسەر ئەوەی ئەم زەواجە صحیحە یا صحیح نییە. ئەی لەم حاڵەتانەیە نەسەبی مناڵەکان ئەگەڕێتەوە بۆ باوکیان. جمهوری فقها يعني حتى شبه إجماعي لسر بلى لزواجي فاسديشا يا جاري واحد احتمال هليك رؤدا بو نمونه إما أمشتانا رؤدا لكم الغاية آفرتك شو أكاب بياوك علاقيك زوجي صحيح بين بيننا دواي 10 سال دواي 15 سال دواي 5 سال بو ما ندر أكوي أم كشوك رشيدان خواردو بيكوا أم علاقة زوجية فاسدة استا أبي علاقة كهل وشينينوا باشا كهلمان وشانوا نسبي أو منالاني لدرنجامي أو بروسة هاو سرگيرية دروس بون چيان ليده طبعا ليرا زواجك فاسدة اتفاقا هم علماء اتفاقا أم علاقة فسخ بيته وتنانت تفريقي قضائي شيناوت يعني بيبستاكا بروين بردم دادقا بريالي جابونه ومان بدا بإثبات بوني شير خواردنك لبيني أو آفرتو بياويا عقد زواجك فسخ بيته هلا وشيته عقد زواجك لبيني أنا كهلا وشيته مصيري منالا كان چيه منالا كان أبن بمنالي أم بياوي كإستا زرخاليشيانه أشبه بباوكيان چونکە برای شیری دایکیانە دەرچووە کەواتە زرخاڵیانە لە هەمان کاتە باوکی شەرعیشیانە بۆ چونکە ئەم زەواجە فاسیدە ئێمە نەمانزانیوە کاتی خۆی کە ئەم پرۆسەیە ئەکەی نەمانزانیوە ئەمانە خوشک و بران علەما لێرە وەکو عەرزم کردن تقریبا شبه اتفاقیان هەیە لەسەر ئەم بابەتە بەمەرجێک أم حالة زواجي فاسدانا علماء إجماعيا نبي لسر فسادي وكابراج عالم بيبي يعني كيمالين زواجك فاسدا أبي بلايك مو مذهبك إسلامي رقي بيبا بلام كابرايك هرچو بي بسر روي خوي ببي أوي فتواي فقيه كي بيبي روشت بك جني بياوي تري ما ركرد بك قريمانا يا شو بي حرامك واضحي كرد بك أما بيناوت زواجي فاسد أما بيوت زنا أما بيوت باطل لبرو نابي أو زواجة اتفاق هبه لسر أو كفاسدة وكابراج زاني بيتي تنها أو نيك من اطلاع مهي وبيني وما لكتبك أنا تنها ابن تيمية رحمة إخوائي لبه قال أجر زواجك متفقش بين لسر أو كفاسدة وكابراج عالمش بو بفاسدة كي نسبها الإثبات به احتياطا طبعا أمر رأيك ضعيفة طبعا لفتاوى كان إخوائي عليه ومن نكح امرأة نكاحا فاسدا هر کەسێک ئافرەتێکی مارە کرد بە نیکاحێکی فاسد متفقا على فساده با زانایانیش کۆ دەنگ بن لەسەرەوەی کەەوە زەواجە فاسدە ئەو مختلفا في فساده یا زانایان بیر و بۆچوونیان جیاواز بێ لەسەرەوەی کە فاسدە فإن ولده منها يلحقه نسبه مناڵی ئەو ئافرەتە نەسەبی ئەگەڕێتەوە بۆ پیاوەکە ويتوارثان میراثیش لە یەکە بن طبعا لەوە سەیرتر ابن تەیمیە ئەڵێ چی ئەڵێ باتفاق المسلمين ئەلێ بە کۆدەنگی زانایان لە کاتێکە شەیخ الئیسلام لەمەدا بە هەڵەیەکی گەورەدا چووە بۆ چکە بەس خۆی ڕەئی وایە ئەگەر زەواج ئیتیفاق هەبێ لەسەرەوەی کە فاسیدە بەس ئیبن تەیمیە ڕەئی لەگەڵ ئیثباتی نەسەبایەتیایە بەڵام ئەگەر ئیتیفاق شەبوو لەسەر فاسید بوون بەس عاقیدەکە نەیزانی بوو بۆ نمونە کەسێکمانەیە تازە موسڵمانە بێ کە تازە موسڵمانە بێ ئەچێ ئافرەتێک مارە ئەکاتەوە ئەم ئافرەتە مێردی مردووە یا مطلقەیە لە عیدەیە هێشتا ئەو تازە مسلمانە نازانێ مارەکردنەوەی ئافرەت لە عیدەی وەفات یا لە عیدەی تەلاقە عەقدی زەواجەکە باتیلەکە بەس چوو مارەی کرد هێنای مناڵێکیان بوو لە دەرەنجامی ئەم چوونە لاو هاوسەرگیریە لێرە مادەم کابرا عزرێکی هەیە لەبەرەوەی تازە مسلمان بۆ ئاسانی بڵێ مناڵەکە ئەدەینەوە پێی بۆ چونکە ڕاستە ئەمە متتەفیقین لەسەرەوەی کە ئەم زەواجە فاسیدە بەڵام کابرا جاهیلە بە فەسادی حکمەکە لەبەرەوە لەم حاڵەتەیە ئیثباتی نەسەب ڕوئەدا لە دەرەوەی ئەمە ئەگەر هاتوو مەسەلەکە گەشتە مەوزوعی زینا وەکو عەرزم کردن کە ئەمە هیچ مەجالی تیان نامێنێتەوە لە مەسەلەی زینایە بەڕێزان علەما تقریبا شبه مجمع
لەسەرەوەی کە نەسەب لە زینایە ناگەڕێتەوە بەو بەڵگانی کە من عرضم کردن. طبعا لحاشي ابن عابدين حنفيكان هاتوا ألا فالوطء في زينا لا يثبت به النسب چون لا آفرت لزينايا نسب إثبات ناكا باش. ابن عبد البر لكتبي تمهيدا لتعقيب لسد أو حديثي بيغمبر صلى الله عليه وسلم كافرمي وللعاهر الحجر أفرمي فنفى أن يلحق في الإسلام ولد الزنا. بيغمبر صلى الله عليه وسلم نفي أو أكا كلا إسلاما نسبي منالي زنا بالكيبا كسيكوا دعاء أفرمي وأجمعت الأمة على ذلك واتا أمة زانايان أمتي إسلامي كو دنقل لسر أما نقلا عن نبيها أمجل بيغمبر وبيمان جيشتوا. ابن حجر لفتح البارية أفرمي الولد للفراش أي لمن يطأ في الفراش واتا الولد للفراش بو كسيكا كجوت بونكي لبروسا لبازغيك ياو سرگيريا دروس بوا. ابن قدامة لمغنية قال وولد الزنا لا يلحق الزاني في قول الجمهور واتا ولد زنا ناسيت نسبي ناسيت تبالو كسيك زنا كي كردوه. دو حالت هي لمسألة أم حالتي كمن باسي كم دو احتمالي هي. احتمالي كان أويا كأم آفرتي زنا كي لقل كراوة حاوسري بياويكا احتمالي كان أويا شوينا كردوه. أقل أو آفرتي زنا كي لقلا أكده حاوسري بياويكي تربيه علماء اتفاقا ألا النسب ناقريتو بو بياوي كزيناكي كردوه مادام أم جنا هاوسري بياويكي ترى بلام أقرهاتو آفرتك بميرد بو بابلي كچ بو يا بوجن بو آفرتك أم كسي كچو زيناي لقلا كردوه لم حالتيك إسا أم آفرته مفترشي كسنية يعني ما أفرته هاوسري كسنية بروسيا وسرقيتي لكل كسنية أي لم حالتيك نسبي أم بياوي كزيناكي لقل كردوه چكا ليرا حديثك كافرمي الولد للفراش ليرا فراش وجودي نية أي نسبي منالك بوكي أكريتو الكيب أم بياوه أحناف رأيك يعني هيا ألين أقل آفرتك هاوسري نبو بروسيك هاوسرقيني نبو نسبكي أقريتو بو بياوك بمرجك طبعا أحناف أم رأيي يعني هيا ألي بمرجك أقل بياوك نالي منالي زينايا شون بياوك شو تلاقي آفرتك خراپەیان کردووە ئافرەتەکە حملێکی هەیە لە بیدایاتی حملەکەیایە پیاوەکە ئەڕوا داوایەکە کە داوایەکە ئەیدەنێ و مارەیەکە ئەم مارەکردنە تەسەتور ئەکا واتە پەردەپۆشی زینا و جەریمەی حملەکە ئەکا لە دەرەوەی زینا کە مناڵەکە ئەبێ پیاوەکە نایێتە دادگا بڵێ کاکە من ئەم مناڵە لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیریەکە دروست بوو يعني كم نم آفرتم هنا منالك هيك ماغان بو كمارم كردوها بياو كم اعترافناك احنا فلن لم حالتها ما دام ايما نازانين كم منالك بنالي زينايا كابرا خويشي بيمان نالي على لم حالتها نسبي منالك اقريتوا على بلان بمرجك تصور كان على تنها قضاء اقريتوا نسبكي نق ديانة يعني شي قضاء اقريتوا ديانة ناقريتوا يعني ام بياوا أبي بباوكيكي قضائي بو منالك نك باوكيكي شرعي واتا ميرات ليك نابن واتا ام بياوه بنا محرم لقل او منالا حسابك لأقر كتشبه ناكري ما تشيكا شرعا لبيني خوي وخوايا نابي ما تشيكا أقر عازب بو اوكشا بوشك منالي او نية بس قضاء وكو معاملي دنيوي ايما تسكركي لسن او درهينين ما دمنا منزاني ومنالي زينايا اعتيادية لمالكي اوابي وكو ولي أمر حسابي أكين لكاتي بشودانا نفقي أدينا بال أو قوامي لكاتي إدارة وتربية أدينا بال أو بلام أمبياو بيني خوي وخوا نابي ماملي مناليكي شرعي لقل أم منالبكا أما أحناف رأيان وايا أجينا جمهور أميشيان بيا رفصة بس أحناف ألين أقل آفرتك وكو عرزم كردين هاو سري كسيك نبو نسبي منالك أكري بدري تفال بياوكا قضاء لا ديانة بمرجك پیاوەکە نەڵێ مناڵی زینایە خۆ ئەگەر دانی بەوەیانە کە مناڵی زینایە بە هیچ شێوازێک نەسەبی پیاوەکە مناڵەکە نادێتە پاڵ ئەم پیاوە بەڵام شەرعەن ئێمە ئیعتراف ناکەین بەوەی کە مناڵی ئەوە قانونیەن کە دێنە سەر یاساکانی باری کەسێتی هەمان شەرتی قانونیشمان هەیە یعنی قانونی ئەحوالی شخصی عێراقی لە مادەی پەنجاویەکە صریحە لەمەیە ئەڵێ ينسب ولد كل زوجة إلى زوجها كواتا نسبي كي أقريتوا كل زوجة أبي شي بصفتكي أبي زوجة بي أي أقر زوجة نبي نسب ناقريتوا
ئەی باشە ئەگەر ئەم مناڵانی کە دروست ئەبن لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیری چارەسەر چیە؟ خۆ ئەم مناڵانە بێتاوانە بن. یعنی مناڵی زینا بەڕێزان ئێمە کە ئەڵین نەفی نەسەبەکەین نامانەوێت عقوبەی مناڵەکە بین. ئێمە عقوبەی باوکە داوێن پیسەکەی ئەدین لەگەڵ دایکیشە. بۆ چونکە دایکی ئەگەر داوێن پیسی نەکردایە خراپەی نەکردایە ئێمە نەفەقەی مناڵەکە و نەسەبی مناڵەکەشوانەدا بە کەسێکی تر. ئێستا نەفەقە و نەسەبی مناڵەکە لە دایکی ثابتە، بەس باوکێکی مەجهولی هەیە ئەم مناڵ ئێمە نایدەینە پاڵ پیاوێکی تر. بۆ ئەوەی بۆ نمونە ئەگەر جەنابەت بڵێ ئەی باشە کاک دکتۆر ئەی ئەم مناڵانە تەسکەرەیان ئەی مەکتەبیان ئەی سومعەیان، ئێمە لەم حاڵەتانەیە قانونیان نەسەبێکی مەجهول بۆ مناڵەکەدا ئەتاشین. بۆ نمونە ناوێکی چواری لە مناڵەکە ئەنین کە ئەم ناوە وجودی نییە لە ئەرزی واقعە، تەنها حەلی ئەوەیە. باشە تەسکەری بەم شێوازە بۆ دەرهێنین، بەڵام بیخینە سەر ئەو پیاوەی کە زیناکەی کردووە یا بیدەینە پاڵ پیاوێکی تر یا تەبەنی بکرێ، هەموو ئەمانە لە شەرعە قەدەغە و یاساغن. لەبەرەوە ئەمە سەبارەت بە مەرجی یەکەم ئەو مناڵانی کە لە دایک ئەبن، کەواتە ئەبێ بەرهەمی پرۆسەیەکی هاوسەرگیری تەندروست یا هاوسەرگیریەک ئەگەر زانایان کۆدەنگیش نبن لەسەر ئەوەی دروستە خلافێکی شەبێ هەر قوبوڵمانە، بەڵام لە زینایە عولەما ئیتیفاقیان هەیە لەسەرەوەی کە نەسەبی مناڵی زینا ناگەڕێتەوە بۆ کەسی کە زیناکەی کردووە. مەرجی دووەم بەڕێزان ئەبێ ئەم ئافرەتەکە مناڵەکەی ئەبێ کەمترینی مدەی حمل بەسەریا تێپەڕی بێ. چۆن؟ پیاوێک ئافرەتێک مارە ئەکا، دوای 5 مانگ مناڵێکیانە بێت، مناڵێکی زینویانە بێت. باشە ئەم مناڵە بەرهەمی ئەم پرۆسەیە نەخێر، چونکە کەمترین مدە بۆ ئەوەی مناڵێک لە دایک ببێ بژی بتوانێت لە دەرەوە خۆی بەبێ ئەچیزە بتوانێ بژی ئەبێت تەمەنی 6 مانگ بێ بەلای کەمەوە، وەکو خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەکە ئەوەی ئیمامی عەلی ئیستینباطەکە لێی کە خوای پەروەردگار لە ئاەتێکە بۆمان باسەکە ئەفەرمێ وحمله وفصاله 30 شهرا، واتە مدەی حمل لەگەڵشی فصال يعني لێرە فطام يعني مدة الرضاع، مدەی شیر پێدانەکەی لەگەڵ حملەکەی خوا ئەفەرمێ 30 مانگە. دوایی لە ئاەتێکە بەتەنها باسی مدەی شیر پێدانەکەکە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ وفصاله في عامين، مدەی شیر پێدانەکەی لە چەندێکایە؟ 2 ساڵ. 2 ساڵ چەند مانگەکە؟ 24 لە 30 دەرکە، یعنی خوا ئەفەرمێ لە ئاەتەکەیە ئەفەرمێ حمل و فصالەکەی 30 مانگە، لێرە ئەفەرمێ فصالەکەی 24 مانگە. 24 لە 30 دەرکە چەند بێنێتەوە بۆ مدەی حملەکەی؟ 6 مانگ. کەواتە ئەقەلی مدەی حمل علمیەنیش ئێستا وایە کەمترین ماوەی حمل 6 مانگە. ئەگەر ئافرەتێک مناڵێکی بوو لە دوای ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریەکە لە 6 مانگ و زیاتر، ئێمە ئەڵین ئەم مناڵە بەرهەمی ئەم پرۆسەیە. بەڵام مناڵێکی ببێ لە 5 مانگانە بژی مناڵەکە بەرهەمی ئەو پرۆسەیە نییە. با تۆ بڵێ جا باش ئێمە حمضینەوەوی فەحسەکەین، DNA مناڵەکە فەحسەکەین و بزانین مطابقە لەگەڵ باوکی، قبوڵمە با مطابق بێ. ئەمە دیارە ئەم باوکە پێش عەقدەکە عەلاقەی هەبووە لەگەڵ ئەو ئافرەتە. ئێمە ژووتومانە هەر پەیوەندیەک هەر جوودبوونێک لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیری دروست بێ عەلاقەیەکی زەوجی شەرعی صەحیح دروست ناکە و نەسەبی مناڵیش ئیثبات ناکە. کەواتە ئەمە خاڵێکی جەوهەریە، ئەبێت ئەم مناڵە تەجاوزی ئەقەلی مدەی حملی کردبێ. باش لەکەیەوە مدەی حملەکە ئێمە حسێ بکەین؟ زانایان 3 ئەگەر دائەنێن. یەکەم لە ڕۆژی عەقدەکەوە ئێمە بۆی حسێ بکەین، کەی گرێ بەستی هاوسەرگیریان کردووە لەو ڕۆژەوە 6 مانگ دیاری بکەین. احتیمالی دووەم ئەوەیە لەو ڕۆژەی کە ممکنە پیاوەکە چوو بێتە لای ئافرەتەکە. احتیمالی سێم ئەوەیە لەو ڕۆژەی کە دڵنیای لەوەی چۆتە لای. طبعا ڕەئیەکە کە ئەڵێ بە مجەڕەدی عەقد لە ڕۆژی عەقدەکەەوە ئەمە ڕەئی ئەحنافە. طبعا حەنەفیەکان لێرە زۆر ظاهیری بوون وەکو شەوکانی لە سەیر الجەڕارە ئەڵێ ئەبوو حەنیفە لێرە ظاهریون مەحض. بۆ ئەحناف وتویانە لەسەر دەمی خۆیانە وتویانە لو تزوج مشرقي من مغربية ثم أتت بولد ل6 أشهر من حين العقد أفرمون ثبت نسبه منه. ئەڵێ ئەگەر مەشریقیەک واتە پیاوێکی پاکستانی ئافرەتێکی مەغریبی مارە کرد، مەشریقیەک لەگەڵ مەغریبیەکە، واستحال العقل تلاقيهما،
عقليا ممكن نبو أم دواني كان بيني به عقليا ممكن نبو طبعا خلال زمني أبو حنيفة تيارو مثلا وسائل اتصالي سريعش نبو استا تاولين والله جنابي مثلا إمام أبو حنيفة رضا ورحمة خوالي به وايدانا وبتيارة بويناردو سبير مكانو أو جلو خوي بيتانو لمركزي كي بيتاندنا أبو حنيفة 1200 أو نصالمو بيجن فرمودي فرموا باشا أي شو النسب إثبات به أبو حنيفة احتياطا محافظة على النسب بو إما باريس قال لنا نسب كبكين إثبات به باشا قال نسب بما إثبات به للروجي عقدك بلام جمهوري فقهاء أم تسيردك أنه شو الروجي عقده نسب إثبات به أجر إما أفرد يكمان مارك لسليماني لكرك كدانشتو شاري ألمانيا بإثبات أم كرة جواز سفركي خروجيي أم كرة لألمانيا نقراوته كردستان دوای 6 مانگ لأنجام دانی گریه بستکە کوڕەکە گەڕاوەتەوە معقولە ئافرەتەکە کە کوڕەکەی ئەو ڕۆژە ئەگەڕێتەوە مناڵێکی ببێ و بڵێن وەڵا پیرۆزە دەی شیرینی ببەخشینەوە بڵێن وەڵامی ئەو برادەرێکە لە ئەڵمانیا بووە با عقدی زەواجەکە 6 مانگ لەمەوە پێشکرا بێ عقدی زەواج بەتەنیا کافی نییە بۆ ئیثباتی مودەی حەمل ئەو ڕۆژەی کە ئیمکانیەتی تەلاقی ڕوئەدا ئەو ڕۆژەی کە ممکنە کچ و کوڕەکە ژن و مێردەکە بە یەک بگەن بۆ نمونە ئەو برادەرەکە گەڕاوەتەوە لە ئەڵمانیا دوای هەفتەیەک هاتوتەوە بە خێراتن و ڕۆژێک لەگەڵ ئافرەتەکە ئەچنە دەرەوە بەیەکەوە تا ئێوارە پێکەوە ئەبن حەڵاڵی خۆیەتی کێشەمان نییە ئەچنە دەرەوە تا ئێوارە پێکەوە ئەبن لەم ڕۆوە مودەی حەملەکە حسێبە لەم ڕۆوە 6 مانگیکە چکە یەقینمان هەیە پێش ئەمڕۆ ئەم کچ و کوڕە یەکیان نەبینیوە بە تەلاقی بە فەیسبوک ممکنە قسەی لەگەڵ کردووە چاتی لەگەڵ کردووە قبوڵمانە بەس خۆ بە چات حامیلە نابێ خۆ حەمل بە فەیسبوک دروست نابێ لەبەرەوە مدەکە لەکەیەوە دەست پێەکە ڕەئی جمهوری فقهاء لەسەر ئەوەیە مدەکە لە وەقتی ئیمکانیەتە تەلاقی دەست پێەکە حەنبەلیەکان عەکسی ئەحنافەکان ئەڵێ نەخێر ئەبێ لە وەقتی دخولی حەقیقیەوە طبعا ئەحناف چیان کردووە ئەحناف تەفریطیان کردووە حەنابیلەکان ئیفراطیان کردووە ئەوان غلو ئەکەن ئەوان تەقسیر ئەکەن جمهور ڕەیان وایە نا ئەو تەقسیرا نا ئەو غلو ڕۆچوونەیش وئینەما حەدێکی وەسەط ئێمە ئەڵێن مناڵەکە لەو ڕۆژەی کە ممکن بووە ئیتر ئێمە ناچین وردەکاریەکانی چوونە دەرەوەی ئەم کچ و کوڕە بەیەکەوە حسێب بکەین چوون بۆ چۆ و چیتان کرد و 6 سەعات پێکەوە بوون عادی تەفاسیلی مودەکەی کەشف حسابێکمان بەنێ چیتان کردووە نا 6 سەعات بەیەکەوە بوون هاوسەری یەکن حەڵاڵی یەکن ئێمە لەو ڕۆژەوە مودەی حەملەکە حسێب بکەین لە دوای ئەوە بۆ 6 مانگ نەسەب ئیثباتە بێ باش طبعا شوكاني كقصة سأمدو رأيك عليه وقد أفرط من قال إنه لا يعتبر إمكان الوطء على أو كسان إفراط يعني كردوا كوتيان للروجي ممكن بون أجر الروجي أجرك حسب ناكريا وإن العقد بمجرده يكفي تنهى عقدك ما تعليق لك إدا الرأي إحنا فكاني إدا على أوانيك على تنهى عقدك بس أجري شون لا يناوي على أمان إفراط يعني كردوا فإن هذا إثبات للفراش بما لا يصدق عليه اسم الفراش على أما تو باسي فراش يكي كنعقلا نمنطقا بيناوت الفراش بوشي چونك نيبينيوا بيك نجيشتون باشا لا لغة ولا شرعا لا رويز بانواني ولا شرعي شابيناوت الفراش وفرط من قال أوانيش غلويان كردوا إنه لا بد من العلم بالدخول أما رأي حنابلة كان طعن لوانيش هذا على حنابلة كانش زيادة الرويان كردوا كوتيانا إما أبيد دلنيابين لو يككيش وتلاي فإن معرفة هذا متعسرة جدا أما المسألة كالنهينية لبين جنو ميردا إما ناكتب شين أو تفاصيل جاني جنو ميردا كانوا بزانين كيشون لا رويداوا لبرو احتمال راجح أويا إمكانيتك حسابكين فاعتباره يؤدي إلى بطلان كثير من الأنساب عليه أجر إما أم دقتي حنابلة كان ورقلين أو كاتب يبلين زور بين سبكان هالوشينينوا إبطاليا كينوا فالتوسط بين الإفراط والتفريط هو الحق كاتب ما حد يكي وسط ورقلين لبين إفراطي أوانا وتفريطي أوانا أوان كعلين مجرد عقد بس أوان يجي كان دخولي حقيقي هيك من قبولنية إمكانيات لبرو بريزان لوقت إمكانية تلاقي مدي حمل حسابك له نكل الروجي عقد كردنا كوا لو روجي كشنو ميردك بيك أجن باش إما أم حالته شون حسابكين إما أم حالته طبعا لسردني علماء قرس هو بس إما إستازور آسانا شون آسانا
ئافرەتەکە لە هەر قۆناغێکا مناڵی ببێت مناڵێکی بووە 8 مانگانە بەپێی معلوماتی طبی بەپێی سۆنەر کە بۆمانەکە حەجمی مناڵەکەمان پێڵێ پێشمانەڵێ ئەم مناڵە عمری چەند هەفتەیە کە پێی وتین تەمەنی مناڵەکە چەند هەفتەیە ئێمە ئەم تەمەنە مطابقە ئەەکەینەوە لەگەڵ ئەو تاریخی کە پێی ئەو تاریخی ئیمکانیەتی تەلاقی نەک تاریخی عەقدەکە تاریخی ئەگەری چوون ڕوودانی چوونەلاکە زانین مطابقن ئەگەر دەرکەوت مناڵەکە تەمەنی تەجاوزی ئەو مدەی کردووە واتە مناڵەکە کەمترە لەوە باشە ئیعتیادیە و قبوڵمانە ئەگەر زیاترە لەوە بۆ نمونە ئیمکانی تەلاقیەکە 4 مانگە بەڵام مناڵەکە تەمەنی سۆنەری 6 مانگە کاتە 2 مانگ پێش ئەمە خەلەلێک هەیە ئەم خەلەلە ئەبێ بە دوادا چوون بۆ بکرێت چۆن ئەم مناڵە دروست بووە وەکو عەردیشم کردن تۆ لێران ناگەڕێیتەوە بۆ حیمضی DNA چونکە با حیمضی DNA ئێمە قسەمان لەسەر عەلاقە شەرعیەکەیە شەرتی یەکەم کەوتومانە ئەبێ لە چوارچێوەی پرۆسەیەکی هاوسەرگیریە مناڵەکە دروست بوو بێ لە دەرەوەی پرۆسەکە دروست بوو بێ مناڵەکە بە مناڵی شەرعی لە قەڵەم ناترێ ئەنجا مەرجیج نییە مناڵەکە زین بێ گریمان مناڵێکی لە بارچوو پێش لە بارچوونەکەی سۆنەر پێمانەڵێت تەمەنی مناڵەکە 4 مانگە بەڵام کە ئەگەڕێینەوە بۆ تاریخی عەقدەکە 3 مانگە کەواتە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە ئەم مناڵە لە خارجی عەلاقەکە دروست بووە بۆیە دائیمان ئێمە بۆ تەکید بوونەوە بۆ دڵنیابوونەوە لە باڵانسی گونجانی تەمەنی مناڵەکە لەگەڵ پرۆسەی هاوسەرگیریەکە ئەبێ قیاسی عمری ئیفتیراضی مناڵەکە بکەین و مقارنەیکەین بەو تاریخەی کە ئەگەری چوونەلا ڕووی داوە ئەگەر دەرکەوت مطابقە ئەمە شەرتی دووەم تحقیق بێ بەوەی کە ماڵین شەرتی دووەم بریتە لەوەی مناڵەکە تەجاوزی ئەقەلی مدەی حملی کردبێ شەرتی سێم بەڕێزان ئەوەیە کە مناڵەکە تەجاوزی ئێمە وتمانە بێت تەجاوزی ئەقەلی مدەی حمل بکە شەرتی سێم ئەوەیە تەجاوزی زۆرترین ماوەی حمل نەکا لە وەقتی تەفریقەوە لە وەقتی تەلاقیەوە ئەبێت تەجاوزی کەمترین مدە بکە لە وەقتی تەفریقا نابێت تەجاوزی ئەقسا مدەی حمل بکە چۆن ئافرەتێکمان هەیە لەگەڵ مێردەکەی جابوونەتەوە بە قەرارێکی قەضائی تەفریقی محکەمە جەنابتان نەزانن حکمی تەلاقێکی بائینی بەینونی سۆڕای هەیە کەواتە ئەم ژن و پیاوە لە دوای بڕیارەکەی دادگا بە جیاکردنەوەیان بە هیچ شێوازێک پێک ناشێن کە ئەچنە ژووری دادوەر ژن و مێردن کەیەنە دەرەوە ئەگەر دادوەر لە ژوورەوە بڕیاری جابوونەوەی دابێ کەیەنە دەرەوە هیچ یەک نین نەزەریان دەستێوەدانیان هەموو شتیان پێک حرامە چونکە بڕیاری دادگا بە جیاکردنەوە حکمی تەلاقێکی بائینی بەینونی سوغڕای هەیە باش لە دوای ئەم قەراری قەضایی دەرچوونی قەرارەکە بە جیاکردنەوەی ژن و مێردەکە ئافرەتەکە تا چەند مناڵێکی ببێ ئەڵین ئەو مناڵە بەرهەمی پرۆسە هەڵوەشاوەکەیە ئەگەر ئافرەتەکە گریمان دوای ساڵێک و 2 مانگ مناڵێکی بوو ئەکرێ بڵین مناڵی مێردەکەیەتی یا ئەم تەمەنە پێمانەڵێ کە دوای جابوونەوەی لە مێردەکەی ئەجا دیسانەوە دێمەوە سەر جانی بە بایۆلۆجیەکەی پێم مەڵێرەوە ئەی ئەگەر فەحسمان کرد کوڕی ئەو دەرچوو قبوڵم نییە هەر بۆ قبوڵ نییە بەڕێزان لەبەری ئەوە دیارە دوای پچڕانی پرۆسە هاوسەرگیریە شەرعیەکە ئەم ژن و مێردە پەیوەندی ناشەرعیان بەردەوام بووە بەزێمە خۆی اعتراف بۆ عەلاقەیە ناکەین کە لە دەرەوەی پرۆسەکە دروست بووە بۆیە بەڕێزان شەرتی سێم ئەوەیە کە بێ ئەم مناڵانە بۆ ئەوەی ئیثباتی نەسەبیان بێ ئافرەتەکە مناڵەکە کە ئەیبێ تەجاوزی ئەقسا مدەی حملی نەکردە بێ لە وەقتی جابوونەوە ئافرەتێک مێردەکەی مردووە باشە تا چەند مناڵی ببیاڵین هی ڕەحمەتێکەیە تا چەند ئەگەر دوای ساڵ و نییە مناڵێکی بووی وەڵامە هی ڕەحمەتێکەیە هی ڕەحمەتێکەیە ڕاستەکە یا ڕەحمەتیەکی تر لە مۆزوعەکەیە هەیە وە نییە کەواتە دڵنیابوون لە مۆزوعە بەڕێزان ئەمە ئیسپاتاتی شەرعیە ئەبێ بە دوادا چوون بۆ بکرێت اینجا لێرە زانایان ئایا زۆرترین مدەی حمل چەندێکە طبعا ئەمە دیسانەوە زۆر بەداخەوە ئەیڵێم یەکێکی ترە لەو بابەتانی کە فوقەهای ئێمە زۆر بەسەردا چوونتیایە یعنی بەداخەوە عولەما لێرە هەندێک ڕەئیان هەیە ڕەئیەکان تەجاوزی هەموو منطقێکەکە بەڵام دیسانەوە ئەیڵێمەوە زانایانی ئێمە پێشینی ئێمە پاساویان هەیە بۆ ئەم هەڵانە چونکە ئەوان هیچ وەسائلێکی علمی لە بەردەستیانە نەبووە. ئیعتیمادی ئەوان لەسەر نەظریاتی ئیستیقرائیە. ئیستیقراء یعنی چی؟
يعني قسە وەرگرتن لە ئافرەتەکان ئەگەر ئافرەتێک گوتی بێتی وەڵام من بە 4 ساڵ مناڵێکمە بێ ئیمامی مالیک مەجبور بووە بڵێ ئەقل ئەقسا مدەی حمل 4 ساڵە بۆ چونکە ئیمامی مالیک وەسیلەیەکی علمی پێ نییە سۆنەری پێ نییە وەسائلی علمی نییە ناوسکی ببینێ و بزانێکەمانەوەی 4 ساڵ بۆ مناڵێک مەحاڵە مەجبور وتێتی وەڵا و ئافرەتەوە ئاڵێ کەواتە ئەقسا مدەی حمل 4 ساڵە ئەوی کە وتبێتی 5 ساڵ وتبێتی 5 ساڵە ئەو وتبێتی لەبەر و زانایان 8 ڕەئیان هەیە لە مۆزوعەیە لەوەی ئەقسا مدەی حمل چەندێکە هەنێک گڵێن 9 مانگە وەکو زاهیریەکان و بەشێک لە شیعەکان ڕەئی مەشهوری شیعەکان ئەوەیە کە زۆرترینی مدەی حمل ساڵێکە هەندێک گەڵێن 2 ساڵە هەندێک گەڵێن 4 ساڵە هەندێک گەڵێن 5 هەندێک گەڵێن 7 هەندێک گەڵێن لا ئەقسا لمدة الحمل ئەڵێن هەر ئەسڵەن مەفتوحە ئەنی مافرەتەکە ئەمڕۆ لە مێردەکەی جیابێتەوە با دوای 10 ساڵێکم مناڵی ببێ هەر هی ڕەحمەتێکەیە ئەمە یعنی ئەم 4 ساڵ و 5 ساڵ و 2 ساڵ و ئەمانە ئێستا کە عیلم لێکدانەوە بۆ ئەم بابەتە ئەکا ئەمە ضەربی مەحاڵە فەرزی مەحاڵە شتی وا وجودی نییە بۆ ناکرێ مناڵ تەجاوزی بە احتیاطێکی زۆریشەوە ناکرێت تەجاوزی ساڵێک بکە لە دوای جیابوونەوەی ژن و مێردەکە هەر ئافرەتێک بەو پەڕی احتیاطەوە دوای ساڵێک مناڵێکی ببێ قەطعیەن نەسەبی سابت نابێ بۆ مێردەکۆنەکەی قەطعیەن بۆ چونکە ئەطیباوەمان پێ ئەڵێن یعنی ئێمە بڕیارێکی کۆتایی بەم بڕیارەی ندوەیەکی ئیسلامیمان هەیە بۆ معلوماتی طبی پێمانەڵێکی دەرباری ئەم تەمەنەی مناڵ ئەڵێ والأصل أن مدة الحمل بوجه التقريب 280 يوما 280 ڕۆژە مدة حمل طبيعي تبدأ من أول أيام الحيضة السوية السابقة للحمل لكي ودس بيئك لا يكم روجي حيض آفردك كبيشتر تيبري ولي ودس بيئك فإذا تأخر الميلاد عن ذلك أقل دايك بوني منالك لما دواتركو ففي المشيمة بقية رصيد يخدم الجنين بكفاءة لمدة أسبوعين آخرين ثم يعاني الجنين المجاعة من بعد ذلك دائما منالك توشي حالتي برسيتي أبي لدرجة بريجيك ترفع نسبة وفاة الجنين في الأسبوع 43 وال44 لحفتي تشلو سيو تشلو چوارا نسبي مردني منالك لبر برسيتي زور برزبيتوا ومن النادر أن ينجو من الموت على دقمنا منالك لمردن رزقاري به جنين بقي في الرحم 45 أسبوعا منالك تشلو بينش حفتة لسكي دايكا بمينيتوا على زور دقمنا لمردن رزقاري به لبرسا والاستيعاب النادر على بلامبو أوي أم دقمنيش هل احتياط كين والشاذ بو حالات الشاذ ذيش تمد هذه المدة أم مدة دريجة كينوا اعتبارا لأسبوعين آخرين بو 2 هەفتەیتر يعني 2 هەفتەمان لەوێ پێدا لە بەرەوەی خواردنی ناو کە پەتک کۆتایی پێبێنێ سەرەڕای ئەوە 2 هەفتەیتریشی پێ ئەدەین لتصبح 330 يوما ئەکاتە چەند مانگ نزیکەی 11 مانگ ولم يعرف على نزانراوە نەبیسراوە هیچ ناوکە پەتکێک قدرت تواني بيتي أن تمد الجنين بعناصر الحياة لهذه المدة على النبي سراوة والنبي نراوة كمنالك بو أم مدة جيابتها إسا بلا إما أو 2 هەفتەیەش احتياطا أدينوا قانوني خوشمان ياسكاني باري كسيتي عراقي أقصى مدة حمل صالك كواتا أما مرجي سيما بو إثباتي نسب أو سي مرجي أمرو باسمان كل برهزان وتمانا بيلة شوارشوي بروسيكي أو جيري شرعية منالك دروس بو بيه دوم منالك تجاوز أقل مدة حمل بك من وقت إمكانية التلاقي بين الزوجين سيم منالك تجاوز أقصى مدة الحمل نك من وقت التفريق أقصى مدة كشنيك صالك أو ككابراوت يعني قفلقي كهيج مجالي تانا بين بوصالك والروجيك إما احتمالي إثبات نسب دانانين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ومن آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم
لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە تقويم سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی